Hello everyone, my name is Talat Ismail Osman. I am a student at the University of Human Development in Qaradagh College of Languages. I am a first year student in the English department. As a student here, we appreciate Dr. Ali Qarakhi for what he has done for us and for replying to the students regarding the student loans and having the issues currently in Kurdistan, especially the recession right now. For all of these events that happen, we really appreciate the staff for doing it for us and allowing us to be a part of this event. And we have nothing to say, nothing negative about the college so far. Everything has been done well. Regarding the fact that we started school late, they're dealing with us in a positive way and helping the students be successful. جێگەی خۆشحاڵیە کە ئەم ساڵ زانکۆکەمان توانی بێتە لەو ڕیزبەندەی کە لەلایەن وەزارەتەوە ئامادەکرابوو پلە یەکەمی بەدەستبێنێ ئەمەش بێگومان بە پشتیوانی خودای گەورەوە هەوڵ و بێوێری و ماندووبوونی مامۆستایانمان و بە کۆشش و هەوڵی خوێندکاران بەردەوام و ئەو ئاستەمان بەدەست هێناوە. لامان کاتدا ئەم ساڵ لەگەڵ ئەو قەیرانەی کە ڕووی کردە هەرێمی کوردستان ئەبینین خوێندکارانی زانکۆکان ڕوبەڕووی هەمان قەیران بوونەوە چونکە ئەوانش بەشێکن لەم چین و توێژەی کە ئەخوێنن ئەوان زۆرترین ئەرکیان لەسرە لە تەواوی چین و توێژەکانی دیکە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە زانکۆیەکی ئەهلی قازانجنەویستە دیارە هەموو خوێندکارێک بە پێی بە گوێرەی ساڵ و بەشێکی خۆی بڕێک لە پارە ئەیە. بەڵام ئەم ساڵ زۆر بەڕێز دکتۆر علی قەرەداغی بەڕاستی هەڵوێستێکی باوکانە بەڕاستی هەڵوێستێکی خاڵ و مامانەی بۆ خوێندکارەکانی جێبەجێ کرد ئەوەی لەگەڵ ئەو بڕێی کە لەلایەن وەزارەتەوە دانرابوو لە 150 بۆ خوێندکاران دابشکێنرێ بەڵام بە زۆر بە خۆشحاڵیەوە دکتۆر علی قەرەداغی وەکو هاوکارێک وەکو هەمیشە کە ساڵانێکی زۆرە لە چەندەهان بواری جیاوازدا جەنابی بەڕێز دکتۆر علی قەرەداغی خزمەت پێشکەشەکە و ئەمەش بە دەرنەبوو لەوەی کە ئەم بڕێ بەرز کردەوە بۆ لە 125 بۆ خوێندکارانی زانکۆکەی بۆی بەردەوام بن ئەمەش بەڕاستی هاندانێکی زۆر گەورە بوو بۆ تەواوی خوێندکاران بۆی بەردەوام بن لە خوێندن و پارە گرفت مادیەت نەبێتە گرفتێک کە خوێندکاران بوەستن لە ئاستێکە و زۆر بەڕێز دکتۆر ڕەئوف و تەواوی مامۆستایانی زانکۆ بە تایبەتیش کۆلێژی زمان هەمیشە هاوکاری خوێندکارەکانیان کردووە بەڕاستی ئەکرێ بڵێن مامۆستایانمان تەنها مامۆستانین تەنها پێشەنگرین بەڵکو ئەوان باوک و برا و خاڵ و مامی ئێمن چۆن لە خێزانەکانمانەوە دەستمان ئەگیرێ و ئاڕاستی زانکۆ ئەکرێن بۆ پەڕی یارمەتیەوە لێرەش بەردەوام دەستمان ئەگیرێ بەردەوام هاوکاری ئەکرێن وەکو خوێندکارێکی لە پلەیەکەکان من 2 ساڵی پێشووە ئەم سپاس بۆخوا ئەم ساڵیش بە لەو چالاکانێک کە لە زانکۆدا ئەکرێ بەشداری بووم خۆم بە خۆشحاڵەزانم و دڵنیاشم تەواوی هاوڕێیانی دیکە خۆیان بە خۆشحاڵەزان و سپاسی ئەو شانازی ئەکەن کە زانکۆ هەمیشە پێیانی بەخشیوە لە کۆتاییاڵم سپاس بۆ سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە هەمیشە هاوکارمان بوون سپاس بۆ ئەو سەرکەوتنانەی کە زانکۆ تۆماری ئەکات بە هیوای پێشەنگی و بەرەو پێشچوونی زیاتر سپاس بۆ و سەبارەت بە دابەزاننی کرێ خوێندنیش لە زانکۆکەمان ئێمە دەستخۆشی لە دکتۆر علی قەرەداغی سەرۆکی زانکۆکەکەین کە وەزارەتی خوێندنی باڵا بە ڕێژەی لە 115 کرێ خوێندنی دابەزان بەڵام ئەو لەسەر حسابی خۆی و مامۆساکان کە یارمەتێکی زۆریاندا بووە توانیوە بیکات لە 125 دەستخۆشییان یەکەن و دووبارە بەخێرن ئەمە هۆکارێکە بۆ پێشکەوتنی جامیعە بۆ بەرەوپێشتوونی جامیعە و هۆکاری دابەزانی زیاتری ئەو بەدیێنانی زیاتری و ئامانجانی جامیعە هیوادانی ساڵانی ئایندە بەردەوام بێت و ئەمە ژوای کردووە کە جامیعە ڕۆژ بە ڕۆژ بەرەوپێشتر بچێت. اسمي قاسم عباس المرحلة الثالثة قسم اللغة العربية. أحب أشكر
دكتور علي قرداغي ورئاسة الجامعة، لأنهم لبوا متطلباتنا وقاموا بتخفيض من 15% إلى 25%، وهذا الشيء كلش كبير وقوي جدا يعني بعين الجامعة وبالنسبة للجامعات الأخرى، لأنهم قاموا بتلبية طلب يعني متطلبات الطلبة، وهذا احنا ما طمحنا إليه وشكرا لهم. اقرأ دروش مو رمزة هناك كي